وعليك السلام ورحمة الله وبركاته. الحمد لله ما ساعتاجان زۆر باشین لە خوا زیاد بێ حاڵی جنابتان دەنگ و باستن خی گەور ساو و سەلامەتتان کە خی گەور لە بۆ مەو لە بۆ تەواوی فێرخوازەکانی دیکەی تایبەت بە کۆرسەکە و دەرەوەی کۆرسەکەش بتانی هێڵی یا ڕەبی. وەڵاهی مامۆستاجیان بەنسبەتی ڕێی بۆ چونمان ئەکید فیدباکمان لە بۆ ئەو کۆرسەی ئەمانەتەکە لە سەرمان و هەردەوی ئەوەی دیتمان لەناو ئەو کۆرسەی بەڕاستی بۆ دروستی بیگەینین. طبعا مامۆستا دیقەتمدایە زۆربەی وانەی کە دەیانەوێت فیدباک بدەن، زۆربەی وانەی کە فیدباکیان دایە و بڵاو کرێتەوە لە پەیج و لە یوتیوب ئەوانە هەووی مشکلەکمان هەیە، نازانین لەکوێ دەست پێ بکەین و نازانین لەکوێش کۆتایی پێبینین. چونکە بەجددی قورس یانیە تو ئەوەی کە ئەمە تەجروبەمان کرد لەو دوو مانگونیەوەی بتانین لە خلای چەند دەقەشی هەمووی بەیان کەین و هەمووی بڵین. بەڵام بە دەردی هەولێری دەڵێ مامۆستا دەورەک بوو هەموو قەلبی ئیسیفادە بوو. هەولێری زۆر جار ئەو قسەی بەکاردێنین لە بۆ شتێک مەسەڵەن کە مەسەڵەن کابرای سوعبەتێ دەرێن هەموو قەلبی سوعبەتە، هەموو گیانی سوعبەتە. جا بەڕاستی دەورەکەش ڕێکوا بوو، هەموو قەلبی هەموو گیانی بە ئیسیفادە بوو، منفعەت بوو بەڕاستی کە پێیگەیاندین. و پێشەمشتیش مامۆستا یەک قسەم هەیە پێم خۆشە بیکەم، یعنی سبحان الله هەست دەکەم ئەوە بەسەر زۆربەی ئەو شەخصانەدا دێت کە گوێ لە فیدباکتان ڕادەگرن. ئەوش مەوزوعی ئەوەیە کە وا دەزانە قسانی کە دەیکەین خەیاڵیە. تەجروبەی خۆم لەمە باز بکەم مامۆستا تقریبا نزیک 6 ساڵ پێش ئێستا 6 مانگ عەفوو 6 مانگ پێش ئێستا ئەمن لەگەڵ بابم لە یوتیوب لە دیار بە بینارەشی جەنابتان دانیشت بووین. ئەو بوو سێ چارێک لە بەشداربووانی خولەکەتان بانگ کردبوو لەوەی فیدباکیان لێوەرگرن. ئەوان کە قسەیان دەکرد دەیانگوڵ و نمونە دەیانگۆ مەسەڵەن ئێستا یەک لاپەڕی قورئان لە 5 دقی لەبەر دەکەین، لە 3 دقی لەبەر دەکەین، مەسەڵەن نزیکی 25 تا 30 ژمارە دەتوانین بێ خولەکی لەبەر بکەین، چەندان وێناتان دەهینا بە دوای یەک ڕێزیان دەکرد و کێشەیان نەبوو، کێشەیان لەبۆ دروست نەبوو و قورئانیان بە ژمارە ئاەتەوە لەبەر بوو جارەوە بوو. یعنی بەجددی یەک بخۆم شکم لە بۆ دروست بوو. هەر ئەو کاتی کە تەماشام دەکرد دەمگۆ شتەکەوە نییە و واقعی نییە و خەیاڵە. چکە ئەتو مەسەڵەن لە فکری کەسێک لە مێشی کەسێکی کە خارجی ئەو دەورەیە ئەتو بێی بڵێ وەڵا قورئان یەک لاپەڕی قورئان بە 3 دقی لەبەر دەکرێ و کەمتریش لەخوا بەزادی بەشدارومانی کەمتریشە. ئەگەر پێیان بڵێ یەک لاپەڕە بە 3 دقی لەبەر دەکرێ طبعا لە بۆوانی کە خارجی کۆرسەکەین شتێکی خەیاڵیە. ڕێک لە بۆ منیش نەفسی حالت بوو بەسرم داهات یا قسەی پێم خۆشە لێرە دووبارەکەم و لە ئاخریش دووبارەیکەمەوە کە هەموو بەشداربووانی کە هەموو شخصانی کە گوێمان لێ ڕادەگرن لە فیدباکەکان پێش ئەوەی بێنە ناو کۆرسەکەی وا دەزانن شتەکە خەیاڵە. طبعا ئەمنیش دەمەوێت قسەی بکەم کە بە خۆشم ڕێک لە شوێنی وان بوویمە هەروە بزانێ خەیاڵە. وا پێ دەڵێم 6 مانگ پێش ئێستا لە دیار ڤیدیۆی وا دانیشتە بووم گوتم شتەکە وە نییە و واقعی نییە و خەیاڵە و ناکرێ بێستنەوە عەچێت و یەک لاپەڕ لە 3 دقی لەبەر بکرێ. بەڵام خوای گەورە هیدایەتی دەن وردە وردە بەردەوامم لەگەڵ ڤیدیۆیەکەی حتا چوون پرسیاری کۆرسەکەم کرد وردە وردات من ئەو گروپەکانتان لەم دیت فیدباکەکنە دوو ناسێنە هەمووی زۆر بە باشە وەسفی دەکا. خوای گەورە هیدایەتی دەن الحەمدوللا کە دڵمان لەسەرەوەی جێگیر بوو کە بەشداری دەورەکەی بکەین. الحەمدوللا پاشەوەی کە دەورەکەمان دیت مامۆستا عەزیز هەموو ئەوانەی کە ئەوان باسییان کرد بوو لەکنمەوە بوو کە خەیاڵە بۆ واقعی و بە خۆمان پێمان تەطبیق کرا بە خۆمان تەطبیقمان کرد بە حق اليقین عین اليقین دیتمان. ئەوجا بەنسبەتی کۆرسەکەش مامۆستاجان پێشەمشتی یعنی هەر هیچی دروست نەکردبی ئەو کۆرسە ژینگەی ئەوەندە پۆزیتیڤ مامۆستا لە دەوری مە دروست بوو لەو خلالی ئەو دوو مانگونیوەی. يعني بيس نوعك بلاي نيجاتيفيتي دانا دروشين بيس نوعك بير من بلاي شتي سلبي دانا دروش يعني يسوي اوتوماتيك شو عملياتيه شتي خاب من بيت ميشك رفزي دكن يكسر شتي سلبي رفز دكن انتي فراد دان نبروي دوما نقولي بردوام هم محاولة كردن هاولدان برو بيشتون تدريب رانوستان إما أن تفعل وإما أن تفعل يعني يستجد دابي أكسجين لميش مدزرين جيته بردوام لميش كمان هر وقتك ناطين شتي بكين بە خۆماندانیان دەوی بیکەنیان دەوی بیکەین هیچ مەزالی تێدا نیە. ئەوە پێشەمشتی مامۆستاجان کە زۆر ئیسفادەمان لەوەی کردیە مشکمان بەرە و لانی سلبی یعنی زۆر بووتە دوژمن ئێستا لەگەڵ شتە سلبیەکان. ئەوە یەک. دووش مامۆستاجان بەزدی یعنی زۆر معجیبم بە وردی ڕێخستنی ئەو پلانەکانی ئەو گروپەی یعنی سبحان الله زۆر بە وردی
لە بیدایەتی هەتا ئاخیری هەر شتێکتان هەر خشتتان لە شوێنی خۆی دانێ هەر بلۆکەتان لەسەر بلۆشی دیکە دانێ زۆر بە مەزبوطی و بە جوانی ئەنی بڕوا بکە ڕاهێنانمان دەکرد وابوو بەڵام جاری وابوو هەستمان بخۆمان نەدەکرد ئەوەندە بەرەو پێشچووبووین ئەوەندە بەڕێکی و بە جوانی و بە تەدریجی بەرەو پێشچووبووین ئەنی ئەو تەدریجیە زۆر عەجیب و مهمە ئینسان تەطبیقی بکە لە بیدایەت وردە بەرەو پێش بڕۆن جا ئەو دەورەش ماشەڵڵا زۆر عەجیب لە خلالی 10 هەفتەی کۆنتڕۆڵی وەزعی دەکات بە تەدریجی بەسەرت دێخی وەت لێدە یعنی قورسێکی زۆری وان نەبینی لەبەرەوەی شتەکە بە تەدریجیە وردە بەسەر دەکەی وردە بەرەو پێش دەچی کەوەشێکە لە ئەهەمیەتەکانی ئەو مۆزوعی بەڕاستی هەمیش تدریبەکانیش ڕاهێنانەکانیش کە مەسەڵەن لە بیدایەتی بازێک ڕاهێنانی سووک و خەفیف وردە زیاد دەبوو ڕاهێنانەکان زیاد دەبوو لێ هاتبوو ئاخری يعني لە بیدایەتی ئەمە دەمانگۆ ئەو زیاتر دەبی ئەمە تەقەبولی ئەو هەموو ڕاهێنانی ناکەین چی دیکە بەڵام وردە زیاد دەبوو هەر تەقەبولیشمان دەکرد وەردوو بەردەوام دەبووین وەردەشمان کرد بەڕاستی جا ئەوەش یەکە لە نقطە بەهێزەکان بەڕای من مۆزوعێکی دیکە بربەستەکان الحەمدولله والمنە بربەستی بینینی توانیم الحەمدولله تا ئاخیرەکەش بڕم بەخوا بە زیادی لە پاش فەزلی خوا لە سای جەنابتان بووە خوا گەورە جزای خێرتان داتەوە يعني الحمد لله لا سيدقي لا برك لبرد لكن أنا قد ما نزوج بإتقان شيء صار لصتي بكاملي دتواني 5 دقيقة بدينه كزاران يعني تيسي خمنا كدراسة من تيسي 4 ساعات يكلي بدايتي لبروي امتحاني فاينل ما بقول لك كلية بس أكيدم يعني أوبري بيم كرابة لبري بكم شش لا بر حفلة برم بيدا بلت لا 4 ساعات تكلي والله الحمد لله يكلا بر لخلالي زۆری بدەن بە فولی تقانەوە بتەوێ 5 دقەی دەخایەنی یان ناخەین کەمتر و زیاتر شتێکی وا تەقریبا کە ئەوەش مۆزوعی بربەستەکانیش مەوەستا هەم بربەستی ئەوانی کە ئەمە لەسەر لاپەڕی قورئان تەطبیقمان دەکرد هەمیش بووتە فکرە و ئایدیایەک لە مێشکمان کە دائیم شتەکان کە هاتە پێشمان وەکو بربەستانی کە ناخولەکەی بڕیمان ئاواز بربەستەکانی دیکە و مەشاکلەکانی دیکەی ناو حیاتیشمان ببڕین چوە ئەو بربەستانە ئوستاز عەزیز يعني وامان دەزانی کە ناکرێ بەبڕدرێ يعني سبحان الله زۆر سەیر بوو لە ئەتوو لە 5 خەتی لەبەر بکەی لە ماوەی 20 دقەی دوای بێ سەرەوەی 15 خەتی لەبەر بکەی لە ماوەی 3 دقەی يعني کەمە لە بیدایەتی من 5 خەتەکەمان لەبەر دەکرد دەمانگو کو دەکرێمە ڕۆژێ بگەینە شوێنێکی کە 15 خەت لە ماوەی 3 دقەی لەبەر بکەین يعني زۆر شتێکی ناممکن بوو بە عەقلی ئەو کاتیمە لێش قصدم لەوەیە يعني لە حیاتیشمە زۆر زەلوانی هەندێک شتمان بێتە پێشکە مستحیل بی و ناممکن بی بە عەقلی ئێستامان بەڵام لەبەرەوەی شتێکی وامان دیتیتمان کە ئینسان ئەگەر جوهد و تاقەتی خۆی بەکاربینیوان لەیسە للئینسانی إلا ما سعى ئەگەر هەوڵ و ماندیبوونی خۆی بەکاربینی خوای گەورە دەستی دەگریوان سعیه سوف یڕا جاوی داتەوە بۆ وەڵامێک کە بەخۆی لە قورئان نازارەکەی فێرمێ لێ يعني ئایدیا و فکرێکی زۆر عەجیب دروست بووە کە هەر شتێک هاتە پێشمان لكنمان مستحيل بو إلا ومستحيل نية لبروي طاو فيربون كإنسان أجر محاولة بك وهوليش بدا إدي هيج شكل لا مستحيل نية دتواني زور بيب أو شتاني كابي قرصة بسريان دا زالبي بسريان دا سرتوي وموضوع شدي كش كبلاي من زور عزيز الله وصلي موضوع الديدلاين واتا دياري كدني كاتلب وهرشتشي يعني سبحان الله لو كانت ركام من بداياتي كواتان قلت يوم تطبيقي دكم زور عزيز يعني مش قبر دقري ئەمەی ما هەر تێگەیشتین هەر دڵین کاکە وەڵام مێشکە و تااقەتی نیە و قوتەی نیە وڵای برا زۆر باشتر و چاکتر و بەهێزتر دەتانی وەری بگری بەڵام مەوزوعەکە ئەوەیە کاتمان لەبووی نەگرتیتەوە کاتیش نەگریەوە مێشک پەرشوو بڵاو دەبیت دوو خەتمان لەبەر دەکرد وەختەشی کاتی خۆی دوو خەتمان لەبەر دەکرد مێشکمان دەڕۆیشتە لایەش کرد داهاتینەوە 3 دقەمان لێ ڕۆیشتە بوو ئەزار 2 دقەی دیکە بگرەوە دوو خەت 3 خەتی دیکە لەبەرکە و بڕۆ لایەکی دیکە فکرێت دەڕواتە لایەکی دیکە بەڵام ئەگەر تو بي ديدلاين لبو دياركي وقتش لبو دياركي يعني همو فوكس وتركيزي ديتو نا أو موضوعي حتى أو وقت خلاص نبي عفوا أو موضوع أو هدفي كدات نياتو نبي دقيقة تو نبي يعني ساو ما لياتي إلا دبي بيش تو بني دقيقة موضوعي تواكل إنزارا فكر تركيز مان ضروري لبو لا شيء ديكا وندها توا لبر وقت مان لنا أبو تركيز مان بسرينا أبو زخت مان لميشينا كده والله مستاكا دەبین کە زەختکردن لە مێشکمان ئەوام تەئسیرە ئیدینەوە پاش هەموو شتێک بەپێی ئەو سیستەمی دەبی بڕوین کە دێدلاین دەبوو شتێک دیار بکەین ئینشاءالله
مامۆستا مۆزوعێکی دیکەش ینی وێناکردنمان هەست دەکەم بەنسبەتی وێناکردنەکەش وێناکردمان زۆر عەجیب بە قووەت و هێز بووە چکم ینی زۆر جار شت هەیە ها مامۆستا هەست پێ ناکەیت لە بخۆت لەبەرەوەی زۆر تەدریبەکانت کردی ڕاهێنانەکانت کردیە زۆر بەرەو پێش چووی بە تەدریجی زۆر جار ئاگات لە خۆت نییە بەڵام ینی چەند جارم لەگەڵ ماڵێ دانیشتیمە پێم گوتی کاکە ئەو دوو شتە لە بۆ دینیم لە بۆ ملێکدا ڕسمەژی لە بۆ دروستکە وڵای دەیان دەمێ دەرن کاکەوە کو دەکرێت دوڕسمە ناگاتێکی لێک دوورن هەر ئەمر ڕێک لەو کاتی ئەوان کە دەرێن دوورە و نابی و ناکرێ و مستەحیل لەو نابی تێک ناکەنەوە دوو ڕسمانە هەر لەو کاتی ئەمە زۆر باسەنگ دەتانین شتەکان وێنا بکەین و لێشیان گرێدەین و بیان دەینە دەستی و وان لێ بکەین کە زۆر باسەنگ لەبەری بکەن جا قەزم لە چییە وێناکردنەکانمان ئەمە ینی زۆر هەست بە خۆمان ناکەین بەڵام کە دەچینە بەرامبەر ئەو کەسانی کە دەورەکەیان نەکردی دەبین یعنی ماشەڵڵا قووەتمان لە چاوان الحەمدولله والمنە قووەتمان لە چاوان باش زۆر باشترە و زۆر لە پێشترین و کە ئەوان هەندێک شتیان پێ مستەحیلە لەکنەمە هەر زۆر ئاسان و زۆر بە ئاسانی دەکرێت ئەوەش مۆزوعێکی دیکە و شتێکی دیکەش مامۆستا ینی ئەوەی کە باز دەکەی نقطەی بەهێز و نقطەی لاوازەکە طبعا لەبوو نقطەی بەهێزەکە زۆر پێم خۆشە ئەو نقطەی باز بکەم ینی سبحان الله دەورەکەتان کردیتە سەکۆی و مەکانێک لە بۆ داواکردن کە الحەمدولله لەبەرەوەی میلەتەکەمان میلەتێکی کوردی موسڵمانە بەجددی زۆر ینی دڵم بۆ وەزع و بۆ زەوی ناو ئەوەکەی خۆش ناو دەورەکەی خۆش دەبوو سبحان الله وەمان دەزانی بێجگەلەوەی کە لایەنێکی گەشە پێدان و مێشک و تەتەوڕاتی مێشی تێدا بوو لە لایەکی دیکەش تەتەوڕاتی ڕۆحمانیشی تێدا بوو کە بەرەو پێشچوونی لایەنی دین و لایەنی ڕۆحیمان بوو نەسیحەتی ڕۆحیمان لەنگۆ وەردەگرت و ئەوەی دیکەشی کە خۆش بوو ینی زۆربەی دەلیلەکان زۆربەی قەولەکان زۆربەی نمونە و ئەمثالەکان هەمووی زانای موسڵمانەکان بوو ئاین چەندە خۆشە ئینسان بەرهەمەکی لە بندەست بی کە بە دەردی ئینگلیز دەڵێ تۆتەڵی ئی خۆت بی ینی بە کاملی بە مواسەفاتی ئی ئومەتەژی موسڵمان بی ینی وایە ئەنگۆ بە حەسادەت وەرتان نەگرتیە بالفعل چوون چەندان نمونەی دیکەی کەسی ئینگلیز و کەسی ئەوروپی و کەسی غیرە دینیشتان دەینا بەڵام ئەوە زۆر خۆشە لە بۆ میلەتێکی کوردی موسڵمان کە زۆربەی سەرچاوەکان و زۆربەی ئەو قەول و ئەو نمونانی کە دەیهێننەوە لەناو کوردان بیان لەناو موسڵمانان بی ینی ئەوەش هەستم کرد شتێکی زۆر خۆش بوو چکم چەندان دەورەمان دیتی ئەمە خاصەن ئینگلیزی و ئەوانی دیکە دەبینی دەورەکان لەوانەیە بە ئیستیفادە بن بەڵام ڕۆحیەتیان تێدا مامۆستا بەڵام ئەوەی ئینگۆ سبحان الله ڕۆحیەتێکی زۆر خۆشی تێدا بوو کە هەم لایەنی ڕۆحی و هەم لایەنی مێشک و معلومات و معریفەتمان زیادی دەکرد لەگەڵی یا ربی خوا جزای خێرتان داتوە مامۆستا نارێم هەر چەندی باز بکەین هەر کەمە و هەر لە باس نایە هەر تەواو نابێ ینی پڕ بەدڵ شتمان پێ لەوەی لە بیگەین لە خەڵکی بەڵام وەخت زۆر جار ڕێگەمان پێ نادا بەڵام هەرەوەی دەڵێمە لە ئاخیری ئەو قسەی کە لە بیدات کردم هەموو قسانەی ئێستا کە کردم و بگرێت زۆر شتی دیکەی زیاتر و باشتریش فێر بووین بەڵام ئەوانەی کە ئێستا فێری بووم و باسم کرد ڕۆژێک لە ڕۆژان گوێم لە کۆمەڵە کەسانێک ڕادەگرت کە پێم وا بوو ئەوانەی ئەوان باسی دەکەن خەیاڵە ئێستاش ئەو کەسانی کە گوێ لەم ڕادەگرن ئەکیدم وا دەزان ئەو قسەیکەم دەیکەم خەیاڵە بەڵام کاتێک دێن ناو گروپی ئینشاءالله هەرچی خەیاڵە لەکنتان دەبێتە شتی واقعی بەچاوی خۆتان دەیبین بەچاوی خۆتان لە 4 سەعات لەوانەیە بتوان چار لاپەڕ لەبەرکەم بەڵام لە کۆتایی کۆرسەکەی دەگەنەوەی کە لە ماوەی 3 دقە بەتەنها لاپەڕێکی لەبەرکەن ئینشاءالله کەسیش نەڵێ مێشکم باشە و مێشکم باش نییە و مێشکم خراپە ئەوانە بڕوا بکەن لانی زۆری تەڵەبەکان دەتوانین بگاتە ئەو مستەوای بەس کەمەک خۆمان دیبوونی دێن مامۆستا گیان سەر میشاندیگەردن مازاکە خوای گەورە جزای خێر بداتەوە یا ڕەبی قسەمان زۆر بەزیدی لێمان ناڕێ وەڵامیدی لەوەی وەختی جنابەت نەگرین هەرەوەندە بابەز بی خوای گەورە جزای خێرتان بداتەوە بەردەوام جێومەکانتان لە دوعاکانی ئێستا زۆر گەورە و باشە یعنی مەساحە و مەسافەتی زۆر باشتان داژیکی لە دوعاکانی مە چکە خۆمان بە شەرمەزار دەزانین ئەگەر دوعای لە بۆ کەسانی وەکوم گۆ نەکەین کاوها بە خەم و بە خەفەت و ئەوها دڵسۆزن لە بۆ خەڵ لە بۆ فێرخوازەکانتان وەڵای گوناحمان دەگاتێ ئەگەر دوعاتان لە بۆ نەکەین خوای گەورە بەردەوامتان کە ئیستقامەتان بداتێ و سەربەرزتان کا و علم و معریفەتتان بەردەوام بەرەو پێش با و بەرەکەت بخاتە عومرتان یا ڕەب العالەمین خوای گەورە جزای خێر بداتەوە دووبارە مامۆستا گیان سەربەرزین پێت والسلام عليكم ورحمة الله